بەخێر بیت زۆر سپاس. هەڵسەنگاندنت چۆنە بۆ تاوەری تەندروستی سمارت؟ تاوەری تەندروستی سمارت خۆی سمبۆلێکی هەیە ئەڵێت وەرچەرخانە، بەڕاستی وەرچەرخانە، چونکە کۆمەڵێک اختصاصی تایە کە دەگمەنن و هەموو بەشەکانی پزیشکی لە خۆگرتووە بۆ ئەوەی نەخۆش کە ڕوئەکاتە ئەم تاوەرە بە یەک جار هەموو پشکنینەکانی بۆ بکرێ و بگاتە تەشخیص و ئەو چارەسەرەی کە پێویستێتی پێی بدرێت. بە گرنگی دەزانیت ئەم پێداچوونەوە ساڵانەیە بۆ هەر دەستگایەک ئەنجام بدرێت؟ هەموو مرۆڤێکە ئەژی ئەبێ پێداچوونەوەی خۆی بکات، جاوەرە لە دامەزراوەیەکی زانستیە ئیش بکە، ئەبێ پێداچوونەوەی ساڵی ڕابردووی خۆ بکەیت کە چی و کردووە، ئەو هەنگاوانە چین کە تەتەورێک کردووە لە ئیشەکەی خۆتە و پلانیش دابنێ بۆ ساڵی داهاتووت کە چی بکەیت. ئەمە زۆر زەرورە، خاصەن لە زانستی پزیشکیە، چونکە کۆمەڵێک ئیشەیە کە ڕۆژانە ئەکرێت دووبارە ئەبێتەوە. ئەگەر تۆ پێداچوونەوەی بە خۆتانەکەی نازانی کە ئایا ئەو ئیشانە ئایا بەڕاستی ئەیکەی بە مەزبوطی ئەیکەی، ئەمە یەک. دووهەم ئایا ئەو تەتەورانە چین کە تایە بیکە، یعنی ئەو پێشکەوتنە زانستیانە چین کە لە جیانە ڕوویاوە بۆ ئەوەی تۆش پراکتیزەی بکەی لە ئیشەکەی خۆتا، بێنیتە ئیشەکەی خۆتە و تەتەوری پێبێت. بۆ دروستکردنی هاریکاری لە نێوان نەخۆشخانە حکومی و تایبەتیەکان پێشنیاری چی دەکەیت؟ ئەوە ئەکەوێتە سەر ئەوەی چەندێک ئیتیساڵ هەیە، کۆنێکشن هەیە لە بینیانە خەسەخانەی حکومیەکان و خەسەخانە ئەهلیەکان. ئایا کەم و کورتیان هەیە لە بواری پزیشکیە، کەم و کورتیان هەیە لە بواری تەدریبە، کەم و کورتیان هەیە لە هیومان ریسۆرسە، ینی بێجگە لە کاری پزیشکی و زانستی، کەم و کورتیان هەیە لە داتا سیستمە. بە نمونە خەسەخانەی سمارت، یعنی نەخۆشخانەی سمارت یا تاوەری تەندروستی سمارت کۆمەڵێک تەتەوری تایە. یەکێک لەوانە داتا سیستمە کە هەموو داتای نەخۆش خەز نەکرێت لە سیستمێکە، هەر کاتێ بتەوێت ئەتوانی پێداچوونەوەی بۆ بکەیت. لە بەشەکەی منە کە بەشی ڕێیدۆلۆجیە پاک سیستم هەیە کە هەموو فەحسەکانی نەخۆش بۆ ماوەی 8 ساڵ هەڵەگیرێ، کە خەسەخانەی حکومی ئەتوانێت سوود وەربگرێ لەم توانایانەی ئێمە یا ئەو پێشکەوتنانی کە لە تاوەری تەندروستی سمارتە ڕوویاوە و بیخاتە بواری جێبەجێکردنەوە لە کەرتی حکومیە. بۆ ئەمەش بە تەشیر خەسەخانە حکومیەکان هاوکارە بن لە کردنەوەی ترینینگ کۆرسا بێت کە تەدریب بە کارمەندەکان بکەن و ئەو تیمانەی کە لێرە ئەو ئیشانەیان کردووە، داتا سیستمەکە، پاک سیستمەکە یا کۆمەڵە ئیشی تریان کردووە، ئەتوانن لە خەسەخانە حکومیەکانی شە بیکەن. تا چەند گرنگە پشتگیری و ئاسانکاری بۆ نەخۆشخانە تایبەتیەکان بکرێت؟ زۆر زەرورە حکوومەت هاریکاری کەرتی تایبەت بکات لە بواری پزیشکیە، لەبەر ئەوەی کۆمەڵێک ئیش هەیە، کۆمەڵێک تەتەوری زانستی هەیە کە تەنها لە خەسەخانەی حکومیان ناکرێت. پێویستە کەرتی تایبەت بە هاوتەریب لەگەڵ کەرتی حکومیە ئیش بکە بۆ ئەوەی بە کۆی کەرتی تەندروستی پێش بخەن. یعنی کەرتی تەندروستی تەنها بە حکومی ناڕوا بەڕێوە، بە تەنها بە تایبەتیش ناڕوا بەڕێوە، پێویستە هەردووشیان هاوکار بن بۆ ئەوەی تەتەوری پێبن. پێشکەوتنە پزیشکی و زانستی و تەکنۆلۆژیەکانی تاوەری تەندروستی سمارت چۆن هەڵدەسەنگێنیت؟ پێشکەوتنی زانستی لە تاوەری تەندروستی سمارت کە خۆم داوامی تیاکەم زۆر باشە، چ لە ڕووی کارکردنی ڕۆژانەوە کە ئەو ئیشانەی لێرە ئەکرێت بە کواڵیتیشی زۆر بەرز ئەنجامەیرێن و پێداچوونەوەی پێدا ئەکرێ، وەکو تەدقیق و ئۆدیت ئەکرێ لەسەری کە ئایا ئەو ئیشانە بە شێوەیەکی زانستی بەڕێوە چووە. و سێهەمیش لە هەمووی مهمتر ئەوەیە کە کۆمەڵێک بڵاوکراوی زانستی لە گۆڤارە جیهانیەکانە بڵاوکرێتەوە کە لە تاوەری تەندروستی سمارت ئەنجامیراوە. بەم سێ خاڵە بۆمان دەرەکەوێت کە پێشکەوتنی زانستی بەرچاو هەیە لە تاوەری تەندروستی سمارتە. تاوەری تەندروستی سمارت وەک ناوەندێکی ئەکادیمی پەیوەندی و مامەڵە لەگەڵ دەستگا تەندروستی جیهانی و نێودەوڵەتەکاندا دەکات. ئەمە تا چەند گرنگە بەلاتانەوە؟ بە حکمی ئەوەی من لە زانکۆی سلێمانی دەوامەکەم و لە بەشێکی ئەکادیمیە دەوامەکەم، تاوەری تەندروستی سمارت زۆر یارمەتی منیاوە کە بەرەو پێش بڕۆم لە ڕووی ئەکادیمیەوە.
یەکەم کۆمەڵێک بڵاوکراوی ئەکادیمیمان بڵاو کردێتەوە لە گۆڤارە جیهانیەکانە کە ئیسپادی شخصی بۆ من هەبووە و ئیسپادی هەبوو بۆ زانکۆی سلێمانی کە ئەم بڵاوکراوانە بە ناوی ئێمەوە ڕۆشتووە. ئەمە یەک. دووهەم وەکو چاوکرانەوەیەک وا بۆ من کە ئەم ساڵ لە ساڵی 2022 نزیکەی لە 5 بڵاوکراوە بەشداریم کردووە، هەروەکو تەتەورێک وایە لە پرۆفایلی منە لە ڕووی ئەکادیمیەوە و هەم تەتەورێکیشە بۆ شارەکە کە کۆمەڵێک پزیشک لەم ناوەندایە ئیشەکەن لە ڕووی ئەکادیمیەوە پێشەکەون.